سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی پەرستەران لە شارەکانی سنە و سەقز، چوونەسەرەوەی ڕێژەی فرۆشتنی ئەندامی جەستە لە ڕۆژهەڵاتی کوردستان، کوژران و برینداربوونی 13 کەس لە جادەکانی پارێزگای ئازەربایجانی غەربی، چالاکی ژنانی سلێمانی بە بۆنەی 25 نۆڤامبر، بەڕێوەچوونی جێژنی 25 نۆڤامبر لە ڕۆژاوای کوردستان، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالێز لە پارسی جنوبی و ناڕزایەتی کرێکارانی ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆی هۆرمۆزگان. درێژی هەواڵەکان. کۆبوونەوەی پەرستەران لە شارەکانی سنە و سەقز ڕۆژی شەممە 4 مانگی سەرماوەز، پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی سنە و سەقز لا ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە. بەپێی هەواڵی گەیشت و پەرستەران خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکانیان، بردن سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، پێدانی ئیزافەکاری و کارانە، زیادکردنی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی پەرستاری نوێ، کەمکردنەوەی ساعەتی کار و گۆڕانی دۆخی پیشەیی بوون. چوونەسەرەوەی ڕێژەی فرۆشتنی ئەندامی جەستە لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجێیەکان، ڕێژەی فرۆشتنی ئەندامی جەستە لە ڕۆژهەڵاتی کوردستان تا ڕادێکی بەرچاو زیادی کردووە. بەوتەی هاوڵاتیان بەهۆی گرانی، هەڵاوسان و بێکاری، ئاماری فرۆشتنی ئەندامی جەستە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکی مەترسیدار زیادی کردووە. هەندێکیان گورچیلیان لە عێراق دەفرۆشن و بەشێکیان سەردانی وڵاتانی کەندا و تورکیە دەکەن تاکو و بتوان لەو ڕێگەوە بژێوی خۆیان و بنەماڵەکانیان دابین بکەن. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە شەوی چوارشەممە 1 سەرماوەزی 1402 کۆڵبەرێکی خەڵکی بۆکان بە ناوی میلاد محەممەدی ڕاد تەمەن 23 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بریندار کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی چوارشەممە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی بۆکان بە ناوی میلاد محەممەدی ڕاد بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی بۆکان کراوە. بەپێی زانیاریەکان محەممەد دەمارێکی براوە و بەهۆی خوێنبەربوونی سەخت دۆخی تەندروستی ناجێگیرە. کوژران و برینداربوونی 13 کەس لە جادەکانی پارێزگای ئازەربایجانی غەربی ڕۆژی هەینی 3 مانگی سەرماوەز بەهۆی 2 ڕووداوی هاتۆچۆ لە میحوەرەکانی میاندوا بۆ مەهاباد و ماکۆ بۆ شووت لە پارێزگای ئازەربایجانی غەربی 4 هاوڵاتی گیانیان لەدەستاوە و 9 کەسی دیکەیش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان جادەکانی پارێزگای ئازەربایجانی غەربی و بە تایبەت ناوچە کوردنشینەکان زۆر خراپە و بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان پێنادەن. هەر بەو هۆیەوە ناسراون بە جادەی مەرگ. ڕۆژی هەینی بەهۆی پێکدادانی نێوان وانت و پژۆیەک لە جادەی نێوان میاندوا بۆ مەهاباد 2 کەس گیانیان لەدەستا و 5 کەسی دیکەیش بریندار بوون. هەروەها لە میحوەری ماکۆ بۆ شووت 2 ئۆتۆمبیلی سەواری بەریەک کەوتون و بەهۆیەوە 2 کەس گیانیان لەدەستا و 4 کەسی دیکەیش بریندار بوون. چالاکی ژنانی سلێمانی بە بۆنەی 25 نۆڤامبر ڕۆژی شەممە 4 مانگی سەرماوەز کۆمەڵێک لە ژنانی تێکۆشەری سلێمانی لە هەرێمی کوردستان چالاکییان بە بۆنەی ڕۆژی 25 نۆڤامبر ڕۆژی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان بەڕێوەبرد. بەپێی راپۆرتەکان لە چوارچەوەی کار و چالاکیەکانی ژنان بۆ هەڵمەتی 25 نۆڤامبر لە پارکی نالی لە شاری سلێمانی کۆمەڵێک لە ژنانی تێکۆشەر بە دروشمی هەموو ڕۆژێ 25 نۆڤامبر هەموو ڕۆژێ تێکۆشان بە پێشەنگایەتی ڕێکخراوی پەیوەندیەکانی ژنانی کورد، ڕێپاک، ئەنجومەنی مەجلسی ژنانی پەیەدا، کۆنگرێستا، ڕێکخراوی کوردی فێلی بۆ مافی مرۆڤ، ڕێکخراوی ژنانی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵی ژنانی کوردستان عێراق و ڕێکخراوی گەشەپێدانی ژنانی کوردستان کۆبوونەوە. بەشداربوونی ئەو چالاکیە جەختیان خستە درێژەدان بە کار و چالاکیەکانیان لە هەر 4 پارچەی کوردستان و داوایان لە ژنان و کشانی کۆمەلگا کرد لە ئاست پێشێلکردنی مافەکانیان بێدەنگ نەبن. بەڕێوەچوونی مەراسمی 25 نۆڤامبر لە ڕۆژئاوایی کوردستان ڕۆژی شەممە 4 مانگی سەرماوەز خەڵکی شۆڕژگەڕی قامیشلو لە ڕۆژئاوای کوردستان ڕێوڕسمێکیان بە بۆنەی ڕۆژی 25 نۆڤامبر ڕۆژی جیهانی بەرەنگاو بوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان بەڕێوەبرد.
لەو مەراسمەدا ژنان و پیاوان پێکەوە بەشدار بوون و بەرپرسانی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان، سەرۆک هۆزەکان و بەرپرسانی یەکینەکانی پاراستنی ژن لەسەر گرنگی ئەو ڕۆژە مافی ژنان قسە و باسێکیان کرد. ئامادەبوانی ئەو مەراسمە وێڕای ڕێزگرتن لە یادی تەواوی گیان بەڕکمانی ڕێگای ئازادی و بەرابەری 25 نۆڤامبریان لە تەواوی ژنان و کچانی جیهان پیرۆزبایی کرد. جێگەی ئاماژەیە کە ئەو مەراسمە بە پێشکەشکردنی موسیقا و هەڵپەڕکەی کۆتایی بێتەوە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانی سالز لە پارسی جنوبی ڕۆژی شەمە 4 مانگی سەرماوەز کرێکارانی ئەرکانی سالسی شاغڵ لە پرۆژەکانی پارسی جنوبی لە ناڕزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ئەرکانی سالس خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، پێدانی مافی 2 هەفتە کار، 2 هەفتە پشودان، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بوون. شایانی باسە کە کرێکارانی ئەرکانی سالس پاڵاوگاکانی 4، 7 و 9 لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوەبردووە. ناڕزایەتی کرێکارانی ڕێکخراوی ئاو ئاوەڕۆی هورمۆزگان ڕۆژی شەمە 4 مانگی سەرماوەز کرێکارانی ڕێکخراوی ئاو ئاوەڕۆی پارێزگای هورمۆزگان لە ئاز نەدانی حەقدەست ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی کرێکارانی ناڕازی ڕێکخراوی ئاو ئاوەڕۆی خوزستان قەرزداری ناوەندی دەوڵەتی و خصوصیەکان و تاک و ئەو قەرزە پەرداخ نەکرێت حەقدەست و مەزایەک کرێکارانی ئاو ئاوەڕۆی پارێزگای هورمۆزگانیش نادرێت. بەوتەی ناڕازیان 2000 کرێکار و کارمەندی ئەو ڕێکخراوەیە بە بۆنەی نەدانی حەقدەست لە دۆخێکی خراپی مەعیشەتی دادەژین و هیچ بەرپرسێک سەرنج بە کێشە و گرفتەکانیان ناجات. کوژران و برینداربوونی 7 کەس بەهۆی هێرشی ڕژیم بۆ سەر بەندەر کەرگان ڕۆژی شەمە 4 سەرماوەزی 1402 دوای هێرشی هێزە انتزامیەکانی حکوومەت بۆ سەر دانیشتوانی بەندەری کەرگان لانی کەم 7 کەس کە 2 کەسیان خەڵکی ئەفغانستانن کوژرا و بریندار بوون. بە پێی راپۆرتی چالاکانی بەلوژ لەو هێرشەدا ئەبوبەکر مەلاحی ئیمام مزگەوتی کەرگان و 4 هاوڵاتی دیکە بریندار بوون. هەروەها 2 هاوڵاتی ئەفغانی لە نێو کوژراوەکاندا هەن. بە پێی زانیاریەکان پاش هێرشی سەرکوتگەرانی ڕژیم بۆ سەر هاوڵاتیان خەڵک بۆ پاراستنی گیانی خۆیان پەنایان بۆ مزگەوتی شارەکە بردووە، بەڵام مەئمورانی ڕژیم تەقەیان لە خەڵکی نێو مزگەوت کردووە کە بەهۆیەوە ژمارەی کەس کوژرا و بریندار. برینداربوونی 24 کرێکار لە ڕووداوێکی هاتوچۆ لە هەشتگرد ڕۆژی شەمە 4 مانگی سەرماوەز سرویسی هاتوچۆی کرێکاران لە جادەی هەشتگرد بۆ نەزەراباد وەرگەڕاوە بەهۆیەوە 24 کرێکار بریندار بوون. بە پێی راپۆرتەکان ئۆتۆبوسی هاتوچۆی کرێکارانی شارۆچکەی سەنعەتی هەشتگرد لە جادەی نەزەراباد خۆی کێشاوە بە گاردرێلی تەنیش جادەکە و وەرگەڕاوە. لە ئەنجامی ڕووداوەدا 24 کرێکاری ژن و پیا و بریندار بوون کە 12 کەسیان بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. کۆبوونەوەی ژنانی ئیستانبول بە بۆنەی 25 نۆڤامبر ڕۆژی شەمە 4 مانگی سەرماوەز کۆمەڵێک لە ژنانی تێکۆشەری ئیستانبول لە تورکیا بە بۆنەی 25 نۆڤامبر ڕۆژی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان کۆبوونەوەیکیان بەڕێوەبرد. بە پێی راپۆرتەکان پۆلیسی ئیستانبول موڵەتی بەو کۆبوونەوەیە بە ژنانی ئیستانبول نەداوە، بەڵام دەیان ژنی تێکۆشەر بەشداری ئەو چالاکی بوون و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەرەوڕووبوون. ژنانی ناڕازی دژایەتی خۆیان لەگەڵ دیاردەی ژنکوژی لەو وڵاتە و سەرکوتی سیستەماتیکی ژنانی کۆمەڵگانیشاندا و داوایان لە ژنانی تورکیە کرد بۆ گەیشتن بە مافەکانیان خۆیان ڕێک بخەن و بێدەنگ نەمێنن. دو هەواڵ خۆپیشاندانی قوتابیانی کرد لە ئیتالیا بە بۆنەی 25 نۆڤامبر. کچانی قوتابی لە دەبیرستانەکانی ئیتالیا ڕۆژی شەمە 4 مانگی سەرماوەز بە بۆنەی 25 نۆڤامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان لە ناوەندی قوتابخانە مانیان کرد و دژ بە کوشتنی ژنان دروشمیان بەرز کردەوە. بە پێی راپۆرتەکان بەشداربوانی ئەو خۆپیشاندانە لە جیاتی ڕاگررتنی بێدەنگی لە ئاز کوشتنی کچێکی تەمەن 22 ساڵ بە ناوی جولیا چێکدین کە لەلایەن هاوڕێ کوڕەکەیەوە بە شێوەیەکی وەحشیانە کوژرا بوو ناڕزایەتیان دەربڕی و دروشمەکانی ئەگەر پێکەوە بین لێمان دەترسن، ئێمە دەنگی بەرزی تەواوی ئەو ژنانین کە هیچ دەنگێکیان نییە و بۆ جولیا و بۆ ژنانی دیکە تەواوی ئەو ژنانەی بە بیانووی ژنبوونیان دەکوژێنیان بەرز کردەوە. شانی باسە کە خۆشکی جولیا لەو کۆبوونەوەی ڕایگەیان لە جیاتی بێدەنگی دەنگتان لە ئاز دەستدرێژی سێکسی و کوشتنی ژنان بەرز بکەنەوە. هەروەها داوای لە دەوڵەت و
دەستگای قەزایی ئیتالیا کرد سزای قرس بەسەر تاوانباراندا بسەبێنێت و ئەمنیەتی کشان و ژنانی ئەو وڵاتە جابێ بکات. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشرا هەر شاد بن.